لە خانەقین لەدایک بوو، لە دامێنی ئەڵوەن پەروەردە بوو. ئەو ژن بوو، بەڵام کێوێک بوو لە ئازایەتی و مەردایەتی، وەسفێک بوو بۆ جوامێری ژنی کورد. ئەو وەسفیە بەنی وەیز بوو. وەسفیە بەنی وەیز ئەو ژنە سەرکردەیەی کورد هەر لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵ بەکاری سیاسی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو. وەک ژنێکی بوێر لە ڕێخستنەکانی یەکێتیەوە دەستی پێکرد و ئیدی لە هەموو قۆناغ و ڕۆژگارە سەختەکانی خەبات ئامادەیی هەبوو، چ لە شار وەک ڕێخستن و چ لە شاخیش وەکو پێشمەرگە. وەسفیە بەنی وەیز وەک ژنێکی سەرکردە و چالاک لە گەرمەسێرەوە دەستی پێکرد. دواتر چەندین ئەرک و بەرپرسیارەتی پێس پێدرا، بەڵام ئەوەی بۆ وەسفیەکەی گەرمیان بووە مای شانازی، خزمەتکردن بوو بە کەسوکاری شەیدان و هەر ئەوەش بوو هەواڵ مام جەلال لێپسراوێتی مەکتەبی شەهیدانی پێسپارد. سەرکەوتوانەش ئەرکەکەی سەرشانی ڕاپەڕاند و بووشە ئاهێک بۆ مناڵە شەهیدەکان و خەندەشی پێبەخشینەوە. هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەو کەلینەی لە لای مناڵەکانە دروست بووە پڕ ببێتەوە. وەسفیە بەنی وەیز ژنە سەرکردە هەمیشە لەگەڵ ئازار و فرمێسکەکانی کەسوکاری شەیدان ڕۆژی بەڕێدەکرد. ئەو فرمێسکی کردبووە ئاهێک بۆ دڵنەوایی و تەنها و تەناش خەمی ئاسوودەیی ئەوانی بوو. هەر ئەوەش بوو ناسناوی دایکی شەهیدانی پێبەخشرا و دواتر هەر لەو پێناوەشدا گیانی بە خاک سپارد. کوردوعەلی گەلی کوردستان